ڕەنگە هەسارەی زەویمان لە ئاسمانەوە هێمن دیار بێت، بەڵام لەسەر زەوی کارەساتە سروشتەکان توانای مەزنی سروشتمان وە بیردێنێتەوە. لە ساڵی 2017دا 3 زریانی جۆری پلەسێ دای لە ناوچەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. زریانەکان زیانی بە بەهای سەدان میلیارد دۆلار گەیاند و هەندێ ناوچەش هێشتا هەروێرانن. 3 مانگ لەمەوبەر زریانی ماریا دای لە ناوچەی پۆرتۆریکۆی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و گوڕی باکەی گەیشتە 250 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا. لە ناوەڕاستی مانگی دیسەمبەری ساڵی ڕابردوودا بەشی ئەندازیاری خۆجی ڕایگەیاند نیوەی کۆی ئەو 3.3 میلیۆن هاوڵاتی ئەو دوورگەیە هێشتا بێکارەبان. ئەگەر پێویست بکات شەوانە بچم بۆ ژووری خەوتنی کچەکانم یان بۆ توالێت بەهۆی نەبوونی کارەباوە وەک نابینا بە دەوری خۆمدا دەست دەجێڕم. دانیشتوانی پۆرتۆریکۆ بە زەحمەت دەستیان بە خزمەتگوزاریە بنەڕەتیەکاندا وەک ئاویان دەرمان ڕادەگات. تیمەکانی ئەندازیاری مەزەندە دەکەن چاکردنەوەی کارەبا بۆ هەموو هاوڵاتیانەکەی ڕەنگە هەتا مانگی مایسی 2018دا بخایێنێت. هەموو ئەم شوێنانەی وا دەبینیت خانوبەرە بوون و هەموو جۆرە باڵەخانەیەکمان هەبوون. وانەوتنەوە لەم خوێندنگەیە بۆ منداڵانی بێبەش ڕاگیراون و گەڕانیش بەردەوامە. ژمارەی خوێندکارانی ئەم خوێندنگەیە بۆتە 2 هێند هاوشێوەی کڵێسەیەک لە ڕۆژانی یەکشەمەدا کە بە سەدان لە خوداپەرستان ڕویان تێدەکرد، بەڵام لە ئێستادا بۆتە تەنها 30 کەس. قەشەی کلیسەکە داوان لە خەڵکان دەکات ئارام بن و یەکتریان خۆش بێت و بێئومێد نەبن. دەشلێت چونکە ژمارەیەکمان هێشتا زیندوین، ئەمەش واتای ئەوەیە هیوامان هێشتا هەرماوە. لەگەڵ ئەوەی زۆرێک لە خەڵکان بێسەر و شوێنن، بەڵام تیمەکانی گەڕان بۆ ڕزگارکردنی خەڵکان هەموو ڕێگەیەک دەگرنەبەر. تەقینەوەی گرکانەکان لە ئەندەنووسیا لە دوورگەی بالی لە مانگی 11دا و لە سومەترا لە مانگی دیسەمبەردا بە دەیان هەزار هاوڵاتی ناچار کرد ماڵ و حاڵی خۆیان بەجێ بهێڵن و بۆ ماوەیەکیش گەشتە ئاسمانیەکان ڕایگیران. لاڤای گرکانەکە بە ئاراستەی باشوور و باشووری ڕۆژهەڵات دەڕوات و گرکانەکە خۆڵەمێشی بە بەرزایی 4.6 کیلۆمەتر گەیاندە ئاسمان. لە مانگی ڕابردوودا لە فیلیپین باوبارانی تێمبین کوژرانی بەلایکەم 120 کەسی لێکەوتەوە و پتر لە 60 کەسیش بێسەر و شوێن بوون. ساڵی پار 6 ئاگری گەورە لە شتانی کالیفۆرنیای ئەمریکا کەوتەوە بە هەزاران لە ئەندامانی تیمەکانی ئاگرکوژێنەرەوە هەوڵی کوژانەوەی ئەو ئاگرانەیان دەدا، ئەوەی سووتانی پتر لە 2 ملیۆن هەکتار دارستان و زەوی لێکەوتەوە، هەروەها مەرجی پتر لە 40 کەسیش و بوونەمایی سووتانی پتر لە 9000 خانوبەرە. لە یەکەم هەفتەی زستاندا 165 سانتیمەتر بەفر شاری ئێری ستانی پەنسیلڤینیای داپۆشی.